بە میوانی هێناوەتە ناو بەرنامەکەتان بەرنامەی وێنەکانی دوێن. ئەم میوانە ئازیزە لە بنەماڵەی بابانەکانە، بەڵام بابانەکانی شاری هەڵەبجەی دەلال و خۆی بۆ باسکردم بنەماڵەی بابانەکانی ئەو دەڤەرە دەگەڕێتەوە بۆ مانەوەی یەکێک لە بەگەکانی بابان بە ناوی بەکربەک یان بەکرە سوور کە لە بەکراوای نزیکی هەڵەبجە نیشتەجێ ئەبێت و هەر بۆ زانیاری زیاتر هەر ئەم بەکربەک یان بەکرە سوورە بنیادنەری ناوچەی بەکرەجۆشە. جا ئەم میوانەی ئەم ئەڵلقەیەمان لەو بنەماڵەیە و تەنانەت مزگەوتی گەورەی هەڵەبجەش لەلایەن عیسابەگەوە دروستکراوە کە ئەویش هەر لە بابانەکانی ئەو سەردەمە بووە کە لە هەڵەبجە ماونەتەوە. ئەم میوانە لە ڕۆژی 1 ساڵی 1940 لە گەڕێکی پیرمەحەمە لە هەڵەبجە لەدایک بووە لە باوکێ بە ناوی ئەحمەبەجی محەمەبەجی بابان و لە دایکێکیش بە ناوی فاتمەی مەلا عەلی هەڵەبجەیی. ساڵی 1946 دەچێتە بەرخێندن، ناوەندیش بە پلەی یەکەم لەسەر ئاسی هەڵەبجە تەواوکاو بۆ قۆناغی ئامادەییش ڕوو دەکاتە شاری کەرکووک و دەبێتە هاوڕێی شەهیدی نەمەر عەلی عەسکەری و تاها تۆفیق و چەندانی تر. هەر لەو شارەش ئامادەی تاوەکاو لە ساڵی 1950 لە کۆلێژی پزیشکی زانکۆی بەغدا وەردەگیرێ و ساڵی 1965 ئەو کۆلێجەش تاوەکە و هەرەو ساڵە دەبێتە ئەفسەری یەدەک لە سوپای عێراقی ئەوسا و هەر لەبەرەوەی کە لەو ساڵە بەدرەدین عەلی پارێزگاری هەولێر بە سزای گەل دەگەێنرێ لەگەڵ چەندین کوردی بەغال لە سجنی ڕقەم یەک بەندەکرێ و هەر بەهۆی پەیوەندیکردنی بە بزوتنەوەی کوردایەتیەوە لە ساڵی 1963 جارێکی تر بەندەکرێتەوە و ساڵی 1966 لە شاری حلە دەبێتە دکتۆر. ئەم میوانە بەڕێژە لە ڕۆژی 7 ساڵی 1968 لەگەڵ خاتونیگای کچی کامیلی کاک ئەمین کە یەکەم بەڕێوەبەری بەشی کوردی ئێزگەی بەغدا بووە هاوسەرگیری کردووە و بوونەتە خاوەنی کوڕێک بە ناوی کاوە و سێک چیش بە ناوەکانی ڤیان و شادان و ئەڤین. لە ژیانیا ئەندامی یەکێتی قوتابیانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان و ساڵی 1967ش دەبێتە ئەندامی یەدەکی سەرکردایەتی سەربەباڵی مەکتەبی سیاسی و ئەندامی مافی مرۆڤ و لیژنەی ئاشتی و کۆمەڵی ئەکادیمیانی کوردستان و ئەندامی خولی دووەمی پەرلەمانی کوردستان یان لیژنەی سەرپەرشتی و توێژینەوەی پزیشکی و سەرۆکی لیژنەی کۆمەڵی ژیانەوەی هەڵەبجە و ڕێکخەری گشتی پەیمانگای هەڵەبجە. خاوەنی چەندین وتارە لەسەر جینۆساید، کتێبێکی بە ناوی هونەری بەختەوەری وەرجراوەتە سەرکردی و کتێبێکیشی بە ناوی ژیان بە تەبایی ئامادەیە بۆ چاپ. ئەم خۆشەویستە بەڕێز دکتۆر فواد ئەحمەد بابانە و بە ناوی بەرنامەکەمانەوە گەلێک گەلێ بەخێراتنت دەکەین. با بڵێن سیڤیەکی زۆر ماشەڵڵا دوور و درێژ، سیڤیەک پڕ لە بەرەکەت و پڕ لە جوانی و پڕ لە سەرکەوتن. کاک دکتۆر بەرنمەکەی ئێمە جاریشکەش بە خێراتنت دەکەین و ئێمە ئەمانەوێ پێش ئەوەی وێنەی باوکە دابنین خۆت لە زاری خۆتەوە پێمان بڵێ لە هەڵەبجە بابانیەکان ئەوەندە زۆرن کە مەسەلەن دیار بن لە ناو هەڵەبجە بەجی بابان بێجگە لە بەجی بابان بەجی شوێنەکانی تریشی تایە. بەڵێ لە ڕاستیە هەڵەبجە تێکەڵەیەکە لە خەڵکی جۆرا و جۆر لەوانە بابانەکانی تیا بووە، بەڵام بابانەکان بە ژمارە زۆر نەبوون و ژمارەی ئەو کەسانەی کە وەختی خۆی هاتوونەتە هەڵەبجە بە ژمارە پاش ئەو سیانزە ماڵەیە کە باسەکرێ بەڕاستی جافەکان بوون کە وەختی خۆی لە ئێرانەوە هاتوونەتە هەڵەبجە و لە هەڵەبجە جێگیر بوون و گێرمە و کێشەیەکی زۆر لە نێوان ئەوان و خەڵکی ناوچەکە و لە پاشا لەگەڵ ئێرانەکانە دروست بووە. لەبەر ئەوە ئەوان کە هاتوونەتە هەڵەبجە جێپەنجەی ئەوان زۆر دیار بووە لە ناو شاری هەڵەبجە، بەڵام ئێمە وەکو بابان بڵین بەڕاستی ماڵی ئێمە و مامەکانم لە هەڵەبجە بوون وەکو ئەحمەدبەگی بابان ئەویش ئامۆزای باوکم بووە لەگەڵ حەمەدبەگی بابان، ئەمانە بابانەکان بوون بە ژمارەکەم بوون، بەڵام باوکم وەکو کەسایەتێکی دیاری هەڵەبجە لە ناو شاری هەڵەبجە کەسایەتێکی دیار بووە و بۆ چەند ساڵ ئەندامی
ئەنجومەنی شارەوانی هەڵەبجە بووە کە ئەو کاتە ئەندامی ئەنجومەن تەبیعی بێموچە بووە و کارێکی هەروە خۆبەخشانە بووە و زۆر بە پەرۆشەوە بوون ئەو کاتە من بیرمە کە 2 هەفتە جارێک کۆبوونەوەی ئەنجومەنی شارەوانیە بوو نانمان نەخوارد تا پاش نیوەڕۆیەکی درەنگ باوکم لە کۆبوونەوەی ئەنجومەنە گەڕایەوە. یعنی کەواتە ئەو خۆبەخشەی باوکە جمعانی لە تۆ تێگاڵ ئەمە وێنەیەکی جوانی باوکتە ناوی تەواوی و ئەحمەبەجی بابان و ئێمە باوکم بریکاری کۆمپانیای نەوتی عراق بوو وەختی خۆی و کاسب بوو بەڕاستی و پیشەیەکی تایبەتی نەبوو بڵێن. بەڵێ وێنەیەکی تری هەیە کە حەزەکەم لە ناو و جەها و پیاماقوڵانی شاری هەڵەبجەیە ئەم وێنەیەکی جوانە. بەڵێ کامیان باوکتە قوربان ئەمەی دوو هەمیان باوکمە کەواتە ئەم پاڵسپیان جەنابی باوکتە. بەڵێ ئەم وێنەیەکی جوانە لەوە بۆنەیەک هەوێت. بەڵێ بۆنەیەک بووە بەڕاستی وەکو دوایی بیستم کە کۆبوونەیەک بۆ ڕێزلێنان لەوانەی لە یەکەمەکانی دواناوەندی شاری هەڵەبجە کە من یەکەم بووم لەو کاتە باوکم من لەوێ نەبووم باوکم بان کراوە بۆەوەی خەڵاتی ڕێزلان وەربگیرێ هەتا لیان پرسیوە ئەحمە بەگ ئەوە چییە تۆ ئیمتیحانت داوە وتبووینەوەڵاوە فلان کەسی کوڕمەکەەوە یەکەم بووە من لە جیاتی ئەو لە سێ بۆ ئامادەی یەکەمی هەڵەبجە. بڵێ ئیتر باسی ئەوواکەین کە دوایی چۆن چوویتەتە کەرکووک. ئەم وێنێش وێنەیەکی ترە. بەڵێ ئەمە وێنەی دایکمە لەگەڵ برایەکی بچووکتر لە خۆم ئەمری خوای کردە نەخۆش بوو سەلاحی ناو بوو لەو کاتا گرتوێتی کە ئەو نەخۆش بووە. بەڵێ ینی تر دوای ئەم وێنەیە ئەو فەوتی کردووە. بەڵێ بەڵێ نەخۆش بوو. بەڵێ نەدەزانی نەخۆشی وەڵا نەخۆشیەکی هەبوو وەرەمێکی هەبوو لە فەقەراتیا من خۆم ئەو کاتە خوێندکاری کۆلێجی پزیشکی بووم بردم بۆ لەندەنیش لەوێ ئەمەلیاتیان بۆ کرد بەڵام بەداخەوە سەرکەوتوو نەبوو نەخۆشیەکەی وا بوو کەوا هیچی بۆ ناکرا لەو زەمانە تەبی پاشتر بووە پلەیەکی واکەوە ئەو زەمانە چارەسەر ناکرا بەڵام ئێستا ئەو نەخۆشیە بەڕاستی چارەسەرەکرێتتر بەختی ئەو وا بوو لەو زەمانە ئەو نەخۆشیە چارەسەرەکەی سنووردار بوو. درود بۆ گیانی پاشی خۆی خۆش بێت. با بێنە سەر فاتمەخانی حاجی مەلا عەلی هەڵەبجەی ئەم کاراکتەریان کێیە؟ بەڵێ ئەمە طبیعی ئافرەتێکی بڵین خوێنەوار نەبوو بەڵام ئافرەتێکی بەسەلیقە و ئیشکەر و دڵسۆز و خەمخۆری هەمووان بوو بەڕاستی خەمخۆری هەموو کەسێک بوو. ینی تەنانەت دەرگای ئێمە لە حەوشەی ماڵەوەمان هەمیشە کراوە بووە لەبەرەوە هەر کەسێ هاتبێ دایکم ناومێد نەبووە لە دەستی و دەستی یارمەتی بۆ هەموو حەزیە کرد یارمەتی هەموو کەسێک بە. اینجا بێزگە لەوەش کە با بڵێن لە ئاستێکی ئابووری باشی شابوون ئەوەش خراپ نەبووە ڕێگایکی باش خراپ نەبوو. بە ئەسڵ خەڵکی کوێیە هەر خەڵکی هەڵەبجێ ناو هەڵەبجە یعنی توانین بڵێن ئەوش لە سیانزە ماڵەیە نەخێر لە سیانزە ماڵە نییە بەڵام خەڵکی هەڵەبجێ بە بیرەوەری جەنابێ کە دایکتە پەیوەندی چۆن بوو لەگەڵ دایکتە؟ پەیوەندیمان زۆر باش بوو بە حەقیقەت بەتایبەت جەنابێ. بەڵێ پەیوەندی چۆن؟ پەیوەندیم زۆر تەبیعی بوو لە ڕاستیە هەمومانی خۆشەویستیانی وەکو هەر دایکێکی تر زۆر تەبیعی بوو و هەمیشە ئامۆژگاریە کردین و سەرپەرشتیە کردین. چەند کوڕی هەبوو؟ قوربان 3 کوڕ و لەگەڵ کچەکە تاقانە کچەکە تاقانە بوو. تاقانەتی ئەو خوشکەتان نەبووە هۆی ئەوەی کەوا دایک زیاتر میلی بەلای لە ڕاستیە خۆی ئەوە شتێکی تەبیعیە ئافرەت دایمە کچەکانی خۆشترەوێ و ینی ئەوە نەبوو بڵین لێ خۆشەویستی ئێمە کەم کاتەوە بەڕاستی. دکتۆر فواد من ئەمێ باسیەوە بکە کە خوشکەکەشتان هەر خوێنەواری هەبوو بەڵێ دوانەوەندی تەواو کردبوو و چووە کولیەش لە بەغا فترەیە خوێندی پاشان بە هۆی
لێدانی چێکی کیمیاویە لە هەڵەبجە تووشی نەخۆشی شێرپەنجە بوو و ئەوەش بوو بەهۆی گیان لەدەستەوەی هۆی چی بوو لە ماڵی ئێوە جەنابتان بوون بە دکتۆر برایەکتان دوایی دەبێتە لیوا بەڵام بەداخەوە کاک سەلاح نەگەیشتە ئەوەی کە ڕێوشێنی ژیانی خۆی ببینەوە خوشکێکشتان ئەچێتە کولێ هۆی چی بوو ئەمە لە ماڵی ئێوە خوێنەواری ئەوەندە لە ڕاستیە من باوکم هەرچەند زمانی عوسمانیە خوێنەوارەیەکی کەمی هەبوو بەڵام دائیمە پەرۆشی ئەوە بوو کەوا ئێمە بتوانین کولێج تاواو بکەین و ئەیوو هەرگیز حەز ناکەم ئێوە لە ژێر دەستی کەسی ترابن خۆتان بتوانن یارمەتی خۆتان بن و وابن کەوا بەڕاستی سەری منی پێبەرز کرێتەوە لەبەرەوە زۆر بە پەرۆژ بوو کە ئێمە بە بەردەوام بخوێنین و بیرمیە ئەو خۆشی زۆر حەزی لە شعر خوێندنەوە و لە جەنابی باوکێ بەڵێ هەتا کتێبی ئەو زەمانە شعرەکانی مەولەوی ئەمە مناڵ بووین ئەو خۆی بۆیە خوێندینەوە و نووسینێکی زۆر زۆر چاکی هەبوو دەستخەتی زۆر لە من باشتر بوو زۆر جار بە منیەوت ئەو ئەگەر ویستی کاغەزم بۆ بنێری زەحمەت نەبێ بە نیگا بڵێ بە ئەو بۆ منووسێ و دەستخەتی باشترە لە باشتر تێبگەم هۆی چییە کاک دکتۆر هەمیشە شتێکەیە باوە لە ناو خاص و عامە کە دکتۆر دەستخەتی ناخۆش بەخوا دکتۆرەکان زۆر دەستخەتیان باش نییە جاوە نوکتەی زۆر لەسرە ئەڵێن ئەگەر کاغەزی دکتۆر کاغەزی نووسی بۆ خۆشەویستێکی مەگەر بیبا بۆ لای سەیدەریەک بۆی بخوێنێتەوە ئەو لە جفرەکانی جوانە دەست خۆش نوکتەیەکی خۆش بوو یان مامۆسایەک بە تەلەبێگە لە ڕۆڵە دەسوخەتی ناخۆشە خۆشی کە یینابی بە دکتۆر دوایی حەقمانیە بەسەرەوە ئەم کاراکتەرش بەڵێ ئەوە کاک حکمەتی برامە ئێستا لە ئەمریکا ئاژی ڕێز و سڵاومان هەیە بۆ حکمەت بەڵێ باسێکی تەمان ئەم برا گەورەی جەنابتە بەڵێ باسێکی ئەم کاراکتەر من پێش ئەوەش برا گەورەیەکی ترمە بوو بەداخەوە سەر وێنەی لەلام نەبوو ئێستا کاک مەحموم ئەویش پارێزەر بوو کولی مافی تاوکرد بوو لە بەغا و چەند ساڵە لەمە پێش ئەمری خوای کرد خوافیکە غەرقی ڕەحمەت بێ باسێکی لیوا حکمەت بابانمان بۆ بەڵێ ئەو لە من گەورەتر بوو طبیعی لە هەڵەبجە خوێندنی تەواو کرد پاشەوەی کە خوێندنی تەواو کرد لە ڕاستیە فترێک زمانی نزیکی حربی عالەمی دووهەم بوو وەزعی ئێمە باش نەبوو ویستی بۆ ئەوەی ئەرک نەکەوێتە سەر شانی باوکم چوو بۆ خوێندنی مامۆسایەتی لە کەرکووک خۆی بە زۆر ڕۆشت پاش ساڵێک باوکم چوو بە زۆر هێنایەوە وتی من حەز ناکەم بەڕاستی تۆ بێ کولیە تەواو بکەی من پێم خۆش نییە تۆ بچی پەیمانگا تەواوکەی لەبەرەوە خوێنایە لە کاتی حربی عالەمی دووە بەڵێ لە پاشەوە چوو بردی بۆ هین بۆ بەغا و لەوێ تەقدیمی کولیەی سەربازی کرد و بۆ بەزابەت ئیتر هەتا پلەی لیوا و دوای خانەنشین بەڵێ دوای خانەنشین کرد ئەمریکاشی هۆی چییە لە هەڵەبجە زۆر گرنگی بە ئەدەبیاتە درێ تۆ کە خەڵکی ئەوێی و کەسێکی وشیاری کەسێکی خوێنەواری ئەوەکەی ئەگەڕێن تۆ بۆچی زۆر کەس کەیەت خەڵکی هەڵەبجەیە بەڕێز مامۆساعین عینشۆنم لێرە دانیشتۆ کەسانی کە کەبیرمێ لەسەر ئەو کورسیە جەناب دانیشتۆ زۆر ئالوودەی شعرن ئالوودەی ئەدەبن تۆکو تاکیکی ئەو کۆمەلگایە ئەمە بۆچیە گەڕێنەوە لە ڕاستیە لە هەر لە کۆنەوە خەڵکی هەڵەبجە هەنێ تاکی خەڵکی هەڵەبجە گرنگێکی زۆریان ناوە بە ئەدەب و بە تایبەتی بە شێعر و هەتا بە شانوگەریش ینی لە هەڵەبجە ئەویش مێژوێکی کۆنی هەیە لە هەڵەبجە بۆ پێم وایە بەڕاستی بۆ چەند کەسێکی تایبەتی ئەگرێتەوە کەوا هانیان ناوە لەوانە مامۆسا عینشەونم کە من مامۆسام بووە لە هەڵەبجە و زۆر ڕێزێکی زۆرم هەیە بۆی و پیاوێکی زۆر زۆر شارەزا نووسەرێکی بەتوانە و شاعرێکی بەتوانە و پیاوێکی کورتپەروەر و لە خێزانێکی کورتپەروەر طبیعی براکەی تری بەڕاستی کە ئەمری خوای کرد پێش ئەو یەکەم ساڵح شارەزووری یەکێک بوو لە خوێنەوارەکانی هەڵەبجە و ئەمانە ئەم چەند تاکەی کە لە هەڵەبجە بوون پێم وایە و بوونی وەکو پیاوی
مەولەوی وەختی خۆی کە دەور پشتی هەڵەبجە بووە لە هەڵەبجە ژیاوە بڵین تایر بەگو ئەحمە مختار و ئەمانە هەموو مامۆسا گۆران لەوێ بووە بێکەس ماوەیەک لەوێ بووە من مامۆسا بێکەس لە ئیبتیداییە مامۆسام بووە بیرمێکە لە هەڵەبجە بووە ینی ئەمانە پێم وایە ئەم تاکانە تەسیرێکی زۆریان هەبوو لەسەر دانیشتوانی هەڵەبجە و وشیاری هەڵەبجە لەبەرەوە پێم وایە ئەوەیە ئەو ژینگەیەکەوە یارمەتیەوە. کاک دکتۆر ئەمەوێ بۆ منیش و بۆ بینەرانی بەڕێزیش باسی یەکەم ڕۆژی خۆتمان بۆکی کە چووی بۆ قوتابخانە. لە ڕاستیە گۆڕانێکی گەورەیە کە ئینسان لەو تەمەنا چێتە قوتابخانە و ماڵ بەجێڵێ و تێکەڵ بە کۆمەڵی خەڵکە بێکەوە بەڕێکەوت ئەبی بە برادریان و ئەبی بە دۆستیان و کۆمەڵێک مامۆستا ناسی کە بەڕاستی ئەو زمانە مامۆستاکانی ئەو زمانە لەگەڵ ڕێزم بۆ ئەوانەی ئێستاش زۆر بەڕێز بوون، زۆر لە ئاستی باوکایەتیا بوون بەڕاستی و من ئێستش ئەوانەی کەماون لە ژیانە ڕێزێکی گەورەم بۆیان هەیە و یادەوەریەکی زۆر چاکم هەیە لەگەڵیانە و مامۆستای زۆر دڵسۆز بوون، زۆر پەرۆژ بوون بۆ وانەکانیان و پیاوی کورتپەروەر بوون بەڕاستی هەر هەمویان. ئەم مامۆسایە چێ؟ ئەمە مامۆستا سەید کاظمە کە لە هەڵەبجە بوو هەنێک خزمایەتی تا نزیکیشی لەگەڵ ئێمە هەبوو، پیاوێکی زۆر دڵسۆز بوو پاشان چوو پاژەوەیکەوە چوو بۆ ماوەیەک چوو بۆ تورکیا لەوێ خێزانی دروست کرد و چەند کوڕێکی هەبوو هەمویان ناوەکانیان کوردی بوو لە تورکیا و دیار بوو بەهۆی ناوەکانیانەوە تووشی ناڕەحەتێکی زۆر بوون و من چەند جار کە هاتەوە بۆ ئێرە لە سلێمانی ئەمدی باسی ئەوەی بۆ کردم لە هەشتاکانە باسی بۆ کردم ئەیوت ژمارەی کوردی تورکیا تقریبا 20 میلیۆنێکە بێ ئەو کاتە باسی کرد. دکتۆر فواد ئەی ئەم مامۆسایان چێ؟ ئەمەیان قوربان حەمەعەلی بەگ بوو، ئەوەش مامۆسامان بوو، ئەمەیان مامۆسایەکی مەسیحی بوو لامە بتروسی ناو بوو. ئەمە مامۆستا حەمەلاوە، ئەمە مامۆستا حەمەلاوە باوکی ئاراس، ئەمەیان فەرەجەفەنیە مامی کاک فواد تۆفیقە. لێرە جەنابە کامیانی؟ بەڵێ من ئەمەیانم لە دوو هەمیان لە لای چەپەوە. کەواتە ئەمە؟ بەڵێ خوڵ ئەمەیان جەنابەتی. لە پۆلی شەشی سەرەتایی کە چووی بۆ ناوەندی، بەڵێ ئەو ئاستی با بڵێن دەرسەکانی چۆن بوو؟ لە سنفیەکە زۆر باش نەبووم بەڕاستی، یەکی سەرەتایی ناڵم شەش بۆ بەڵێ لەم تەوەسا لە سنفی لە ئینگلیزیا زۆر خراپ بووم ڕاستی، ئەوە هانیام زۆر خۆم هیلاکەم تا وای لێ هات لە دوایە زۆر باش بووم لە ئینگلیزیا. ئیشەکەشێ بەوە بەڵێ بەوە ڕۆیشت. پرسیارێکم ویست بەس ئەمەوێ بیرم کەوێتەوە. دوای ئەچیتە بۆ دواناوەندی ئەچیتە کەرکووک. هۆکاری چی بوو لە ڕاستیە لە ناوەندی لە هەڵەبجە نەبوو و لەو فترەیە کاک حکمەتم لە کەرکووک تەعین بوو لەوێ ماڵی هەبوو لەبەرەوە من چوون بۆ بەهۆی ئەوەی کە کاکە لێناگەر ئەوە ناچوون بۆ بەڵێ یەک پرسیارەکەم بیرکەوتەوە. بەڵێ هیچ کاتێوا ڕێکەوتووە لە قۆناغی سەرەتاییە بە جەنابێ بڵێن حەزەکەی لە پاشە ڕۆژا ببی بەچی تۆ بڵێ دکتۆر؟ لە ڕاستیە ئەوە پرسیارێک بوو دائیمە ئاراستەی مناڵەکرا لەو تەمەنە، ئێستاش هەروایە و حەزەکەی ببی بەچی حەزەکەی ینی دائیمە ئەو پرسیارە کراوە هەرچەند بەڕاستی دەرکەوتووە لە ڕووی علمیەوە جۆرێک لە ئامادەی لە مێشکی هەر کەسێکە هەیە بۆ ئەوەی لە بوارێک لە بوارەکانە بەهرەمەند بێ. پێم وایە ئەوەش ئەو خولیایە شتێکی زانستیە، ینی هەروە شتێکی ڕێکەوت نییە، ینی بۆ فڵان کەسە بێ بە مهندسێکێکی ترە بێ بە دکتۆر، بۆچی فڵان کەس ئەبێ بە دارتاشێکی ترە بێ بە میکانیک، ئەمیترە بێ بە شاعر، ئەمێترە بێ بە ئەکتەر. بەڕاستی ئەمە هەمووی ئێستا من لەو کتێبەی کەوا بەدەستمەوەیە تەواوم کردووە لێکۆڵینەوەیکی زانستیانەی بە ژیان بەتەبایی لێکۆڵینەوەیکی زانستیانەیە دەریەخا کە هەموو ئەمانە پەیوەستن بە توانای مرۆڤەوە بە توانای مێشکەوە
و ئەوانە هەمووی مادەی کیمیاوین کەەوە ئاڕاستەی ژیانی ئینسانەکەن بۆ ئەوەی لە چ بوارێکا سەرکەوتوو بێ لە چ بوارێکا سەرکەوتوو نەبێ لەبەرەوە ئەوە کەم و کوڕی نییە یەکێک بڵین بۆچی ئەبێ بە پیشەیەک هەڵەبژێرێ بۆ پیشێکی تر بۆ فڵان کەس بێ بە فڕۆکەوان بۆچی فڵان کەس نابێ بە شاعر بۆچی ئەمەیان ئەبێ بە شان و هونەرمەندێکی زۆر بتوانە ئەمەیان ئەبێ بە وەرزشوانێکی زۆر بتوانە ئەمانە هەمووی پەیوەنی بە توانایی مێشکی هەریەکەەوە هەیەەوە باقوڵ نبینەوە بەڵام پەیوەندی بە جیناتی شەوە هەیە پەیوەنی بە جیناتی شەوە هەیە بەڕاستی ینی ئەمانە هەمووی دەرکەوتووە ژینگە بە تەنها هۆکار نییە بۆ ئەوەی ئینسان ئەبێ بەچی ڕاستەفەن من ئەمەوێ درێژە بە بەرنامەکە بم بەڵام با ناوبڕیش وەربگرن خۆشەویستان ناوبڕێک و دێنەوە خزمەتە کاک دکتۆر پێش ناوبڕەکە باسی تا ئەوەمان کرد کە چوویتە ماڵی بەڕێز لیوا حکمت بابان لە کەرکووک بەهۆی ئەوەی کەەوە ئەو فەرمانبەر بوو لێ باسی چێوەمان بۆ کە چۆن داخلی خوێندن بووی لە هەڵەبجەیە کە ئەو کاتە شارۆچکەیە بوو بۆ کەرکووکێک کە شارێکی گەورە و باسی چێوەمان بوو بەڵێ ڕاستیە من کە لە ناوەندی کەرکووک بووم وا ڕێکەوت لەو تەنها دواناوەندی یەک دواناوەندی کوڕان هەبوو و زۆربەی زۆری خوێندکارەکان ئەو زەمانە کورد بوون بەشێکی تورکمان بوون بەشێکی مەسیحی بوون ژمارەی عەرەب کەم بوو ژمارەی عەرەب دووسێ خوێندکاری عەرەب هەبوو لە هەڵەبجە لە کەرکووک لەو کاتە لە ناوەندی کەرکووک و یەکێکیان برادێکی زۆر خۆشەویستم بوو بیرمە لە حەدیدیەکان بوو کوڕێکی زۆر ڕێک و پێک بوو بەڵام ژمارەیان کەم بوو یانی ئەوکو پێم وتی دووسێ کەس زیاتر نەبوون زۆر لەبەرەوە بەڕاستی من لەو فترەیە بڵێن فێری تورکی نەبووم چونکە وا خەڵک باسێکا کەوا ئازانن کەرکووک زۆربەیەکی تورکە لەبەرەوە ژمارەی تورکەکانیش زۆر کەم بوون لەینا لەبەرەوە دۆستایەتیم زۆربەی لەگەڵ کوردەکانە بوو بە تایبەتی کاخوالی خۆش بوو علی عسکەری لەم وێنەیە کامیان ئەتوانین ناوی ئەمانەیە ئەمە کاک جەباری ناوە بەڵێ کووردە ئەوە نووری هێرشە خەڵکی هەڵەبجە بوو ئەویش لەوێ خوێند لەم چەند ساڵە ئەمریخوای کرد ئەوەی دوو هەمی ئەوەی تریان منم مەجەنابتی بەڵێ ئەوی تریان کاک نووریە ئەویش ئێستا لە هۆڵەندەژی ئەوەی خوارەوەیان کاک عەبدولخاڵق برای کاک نووریە کە لەسەرەوەیە بەڵێ ئەویش ئەمریخوای کرد ئەمەیان شەو قوربان ئەوەیان وڵی ناوەکەیم بیر ناکرێت بەڵام ئەوەی ناوەڕاست ئەوە کاک تەهایە تا تۆفیق برای خاڵێ خۆش بوو کاک حەمەنووری تۆفیق درود بۆ جانی پاشیان کاک علی عسکەری ڕەحمەت بێ علی عسکەری بەڵێ ساڵی 1900 چەند چوونە ئەوێ ئەمە 56 57 کاتە ئەمە هەڵە لێ نووسرا یان نەخێر ئەمەی ئەو نییە نەخێر تاریخی 56 ئامادی ئەو کاتە 2 ساڵ بوو بەڵێ 2 ساڵ بوو 4 و 5 بوو 6 نەبوو ئەو زەمانە بەڵێ هەموو منهەجەکە کورتکرا بوو لە کورتکرا هەروە بوو ئەو زەمانە کورتکرا بۆ لەم بەڕێزانە چەندی شەشی تەواو کرد هەمویان تەواویان کرد بڵێن شێت علیش تەواوی بەڵێ بەس ئەو نەچوە کولیە بەڵێ نەچوە کولی بەهۆی کاری سیاسی بەهۆی کاری سیاسی و مەژغوڵ بوو بەڕاستی زۆر چالاک بوو لەو زەمانە زۆر بزێو بوو لە هەموو بە تایبەتی لە ئەو ساڵە خەریک بوو نەورۆز بکرێتەوە لە کەرکووک زۆر پیاوێکی زۆر بە سەلیقە و زیرەک و بەتوانا و خۆشەویستی هەموو قوتابیان و خەڵک بوو و کاتێک ئەحسا کرا لە کەرکووک دەورێکی گەورەی هەبوو 57 لە کەرکووکە و هەنێ ساختەکاری کرا کە ناوی کوردیان بە تورکمانە نووسی لەو ناوچەیە کە کاگالی ئێمە هەمومان کرابووین بە
ئیشکەر لەو ئەحسایە هەموو تەلەبەکانیان بەکارهێنا ئەو زمانە کاگالی شکاتی کرد لە محکەمە لەسەر چەند ساختەکاریە کە لەو زمانە ڕوویا بوو. ئەو کاتەش خەبی ئەوەی خوارد بەڵێ دایمە خۆی با بڵین کەسایەتێکی کاریزماییشی هەبوو، کەسایەتێکی زۆر خۆشەویست بوو، کاریزمایی بوو، زۆر سەرنجی خەڵکی ڕاکێشا و خۆی وا سەپان بەسەر دەور پشتەکەی دایمە پیاوێکی زۆر خۆشەویست و دڵسۆزی هەموو کەسێک بوو. ئێوارانیش تەوان بەیەکەوە بوون بۆ کاری سیاسی زۆربەی کات لەو کاتەوە ئیتر تۆ بەڵێ من لەو کاتێکی بەڵێ فعلەن لەوێ زیاتر گەشەی کرد. هەتا ئەخیرەشی کات چووە دەرێ بۆ جاری دووەمەوانە پەیوەندیم لەگەڵ یا هەبوو بەردەوام بڵێ سەردانیەکەدی بۆ بڵێ لە پۆلی 6 بە پۆلی 5 با بڵین ئامادەی کە تەواو نمرەکانت چەند بوو؟ من ئەوانە 73 بوو نمرەکانم تەبیعی ئەوانە وەکو ئێستا نەبوو 92 نەبوو ئەو زمانە بەڕاستی 75 ئەنێران بۆ بێعسا ئەو زمانە بۆ دەرەوە بۆ خوێندن لەبەرەوە ئاسان بوو بۆ من لە هەرکوێ قبول بکرێم و ئەوانە فۆرم و پرەکەوتەوە وەکو ئێستا بۆ کوێ دەوێ لە ڕاستیا من لە هەندەسەش و لە طبیەش وەرگیرام ناوم هاتبوویەوە ئیتر هەستم کرد بچم بۆ کولێ پزیشکی لە بەغا. ئەی ئەگەر ئێستا جارێکی کە کۆلێژی هەندەسەش کۆلێژی پزیشکیش لە هەردووچیان ناوە بێتەوە ئەچی بۆ کامیان هەرچمەوە بۆ پزیشکی ئەو پەیوەندی بۆ تەکوینەوە کە باسی دەستخۆشی لێەکەم ئەجا لێرەوە ژیانێکی تر دەست پێەکە قۆناغەکان باش ئەگۆڕێن لەلای جەنابە لە هەڵەبجەوە بۆ کەرکووک و لە کەرکووکەوە بۆ بە ئەو کاتە بەغا ئاوادانتر لە هەمووشارێکی گەورە بوو. ئەمە کاتی کولیە بەڵێ ئەمە کاتی کولیە یەکێک لە برادرە نزیکەکانمە برای میرانی پیاوێکی کورتپەروەر و دڵسۆز و خۆی بە فترەیەکی زۆر لە خانەقیا ژیانیان بردۆتە سەر و من لەو کاتەوە دۆستایەتێکی پتەوم لەگەڵیا هەبوو و پاشەوەی کە کولیێشی تەواو کرد بوو بە چووە ناو شۆڕشی ئەیلولەوە لە ناوچەی پشدەر لێپرسراوی سیاسی پارتی دیموکراتی کوردستان بوو و ئێستا لە سلێمانی نێشتەجێ وا ڕێکەوت ئێمە ساڵی 62 بەیەکەوە لە نوێنەری پارتی دیموکراتی کوردستان بووین لە لێژنەی باڵای خۆ ئامادەکردن بۆ کەرنەڤاڵی لاوان و قوتابیانی جیهان و 62 بەڵێ و لەو ساڵە بەڕاستی زمانی عەبدولکەریم قاسم بوو ئەو لێژنەیەکی سەرپەرشتیاری گەورەدا مەزرا لەوانە نوێنەری حیزبی شوێعی تیا بوو وەتەنی دیموکراتی تیا بوو و ئەو زمانە وا بوو ئەوایە هەموو شتێک بە تەوافق وایە و ئێستا کە باسەکرێ لەبەر ئەو لێژنەیە من و ئەو نوێنەری پارتی دیموکراتی کوردستان بووین هەرچەند حکوومەت ڕێی پیا بوو بە لێژنەکە کە کار بکە بەڵام خۆتان نەزانن عەبدولکەریم قاسم هەر ڕۆژی لەسەر بەزمێک بوو پیاوێکی زۆر مەزاجی بوو و مستەقر نەبوو لە بیر و باوەڕێیان لەبەرەوە لە جارێک لە جارەکان لە کۆبوونەوەی کە هاتی نەدەرەوە لە ئوتێل سەمەرامیس لە بەغا ئوتێلێکی زۆر گەورە بوو لەسەر ئەبوونواس تەماشاکەین ئەمن پەلاماریین و من و کاگورایم بەیەکەوە گیراین و حکومراین و دراین بە محکەمەی عورفی و ساڵی 62 بەڵێ دراین بە محکەمەی عورفی لە بەغا جا کۆمەڵێک شوێعیشمان لەگەڵا بوو لەوانەیە کە گیرابوون وەکو کازم سەماوی کە هەر لە سلێمانی ئەمری خوای کرد شاعری ناسراوی عەرەب و پیاوێکی زۆر دڵسۆز بوو بینێکی زۆر باشیش بوو لەگەڵ میلەتی ئێمە بەڵێ زۆر و شێعرەکانیشی من دۆستایەتێکی هەر بۆ هۆی ئەوەی دۆستایەتێکی درێژخایەن لەگەڵ یا پەیابێەوە لە چەند ساڵەشا کە لە سلێمانیە ژیە دایمە پەیوەنیم لەگەڵ یا هەبوو سەردانی کردم بەڵێ ئەم وێنەی دکتۆریە یا هێشتا وێنەی خوێندکاریە ئەمە قوربان ئەوە کاوەی کوڕمە کاکاوی کورتە بۆمزانی خۆتی ماشەڵە لێگەچن باشە ئێستا دینە سەر وێنەکانی تری ئەو سەردەما پێم خۆشە ئەم وێنەیە چییە؟ قوربان ئەمە خەستەخانەی حلەیە کە من لەوێ مقیم بووم کەواتە دوای ئەوەی کە کۆلێژی تەواو کرد چووی تا خەستەخانەی مقیم دەوری بووم لەوێ و ئەمە دکتۆرەکانی ئەوەیە
پێش ئەوەی کە بەپێ راپۆرتەکە پێش ئەوەی کە بڵێن ببی بە دکتۆر تەعین ببی ئەفسەری یەدەک بووی ئەمە چی ئەمە قوربان ئەمە ساڵی 65 حەبسخانەی ڕقەمیەکە لە بەغا بەدرەدین عەلی کوژرا لە بەغا پاشەوەی پیاوێکی زۆر زۆر دڕندە بوو محافزی کەرکووکی کۆن بوو عەفو هەولێر کە لە بەغا کوژرا من ئەو چەند ڕۆژێک بوو لە کولێ احتیاط بووم هەڵمەتێکی گرتنی زۆر دەست پێکرا نزیکی 500 کەسێک گیرا لە کوردی بەغا هەروە بە هەڕەمەکی بەڕاستی هیچ هەل لە بەغاش ئەو گرتن بەڵێ ئەو گرتنە هەل لە بەغا بوو چونکە ئەو لە بەغا کوژرا لەبەرەوە دەستیان کرد بە گرتنی کوردێکی زۆر و زابتێکی معاون شورتەیەکی هەولێری بیرمیە زۆر بە پەرۆژ و تحقیقی کرد هەر ئەو باوکی کوژراوە ئەو تحقیق کوردیش بوو بەڵام بەدرەدین عەلی عەرەب بەڵێ بەدرەدین عەلی عەرەب ئەمانی چیان کاک دکتۆر قوربان ئەمەیان زابتێکی شوێعی کەرکووکی بوو ناوەکەیم بەبیر نەماوە حەبس بوون طبیعی ئەو بلۆکەی کە ئێمەی لێ بووین لە حەبسخانەی ڕقەمیەک هەموو زابط بوون کورد و عەرەبی تیا بوو تەنها ئەو دوو بەڕێزە کورد بوون لەوێ باقیەکەی تری هەمویان عەرەب بوون گیرا بوون زۆربیان شوێعی بوون بە حەقیقەت زمانە بەڵێ هەر لەو زمانەشە سەدام حوسێن لە عینی معسکەری گیرا بوو لە ڕقەمیەک بەڵام لە قاوشی ئێوە لە قاوشی ئێمە نەبوو قاوشێکی تری هەبوو لەوێ لە ڕقەمیەک ئەمیکیان چیە قوربانەوە ڕئیس عەبدوڵایە زابتێکی کوردی بادینان بوو پیاوێکی زۆر دڵسۆز بوو ئەویش لەسەر کوردایەتی گیرا بوو ئەویان منم ئەوی تریشیان زابتێکی عەرەبە زابتێکی عەرەب بوو لەو بەڵێ لەو کاتە سژنی ڕقەمیەک لە بەغدا دوای چەند بەربوون ئێمە چەند مانگێکی پێش و اینجا بەربووین اینجا دینە دنیای خزمەتکردنی پزیشکی و ئەوانە ئەمە وێنەیەکی جوانی ئەو سەردەمەیە پێ ئەچێ هەر حلە بێ بەڵێ ئەمە ئەگەر هاوکارانم بتوانن کەمێک وێنەکەمان بۆ ڕۆشنکەنەوە بەڵێ ئەمە دکتۆرێکی نەجەفی بوو لەگەڵمانە کوڕێکی زۆر زۆر دڵسۆز بوو زۆر برادەر بووین بەیەکەوە ئاستی خەستەخانەکانیش شارەکانی خوارو لەو کاتەیە لەگەڵ ئاستی خەستەخانەکانی لای خۆمان هیچ جیاوازیەکە بوو لەو کاتە ئەگەر بەراوردی بکەین ئەوێ زۆر باشتر بوو باشتر بەڵێ زۆر باشتر بوو خۆ دەزانی حکوومەت هەر لە کۆنەوە برەوێکی زۆریە بە ئەوێ و بە ناوچەکانی بەغا و خوارو و کوردستانی بەگشتی فرامۆش کردبوو لەبەرەوە ئەوێ زۆر باشتر بوو لەو زمانە ساڵی چەند مامۆسا تۆ لە حلە دەرچوویت و هاتیتەوە بۆ سلێمانی من 65 لەوێ بووم هەر یەک ساڵ لە حلە بووم پاشەوە بەپێی پلەبەندی دکتۆر ئەبێ بچێ بۆ قەزا و ناحیەکان قوڕا و ئەریاف من پاشەوە کە لەوێ لێ بوومەوە نەقل کرام بۆ ناحیەک پێڵێن مشخاب لە لای تابعی نەجەف بوو نزیکی ئەبوسخێرە ئەبوسخێر قەزا بوو و لەو کاتە قایمقامی ئەبوسخێریش کورد بوو کاک حەمەسەعی ئێستا تەمەن درێژ بێ ئێستا لە سلێمانیە هەر و من تقریبا 3 ساڵ لەو ناحیە مامەوە بۆ قوڕا و ئەریاف لە جیاتی ساڵێک 3 ساڵ مامەوە پاشەوە هۆی چی بوو نەقڵ ناکرێتەوە لە ڕاستیە زۆر پیان خۆش نەبوو کورد بچێتەوە ناوچە کوردیەکان خۆ دەزا بێتە کوردستان تەخیریانە کرد بەرەوە منیش لەوێ زۆر لە ڕاستیە گونجا بووم لەگەڵ خەڵکەکە خەڵکێکی زۆر بەڕێز بوون ئەو ناوچەیە ناوچەی فراتی ئەوسەتی پێڵەن مەشهورن بەکەوا بنکەی شۆڕشی ساڵی 1920 لەبەرەوە عەشایری زۆر بەڕێزی تیا بوو خەڵکێکی زۆر وشیار بوون ئەوانیش لە ڕووی سیاسیەوە هەرویستم بێڵم ئەوان لە ڕێی ئەوەش بنکەیەکی گەورەی پارتی کۆمۆنیستی عێراقیش بوو خەڵکیی زۆری خەڵکێکی زۆری کۆمۆنیستی تیا بوو قەومیەکانی تیا بوو لەبەرەوە خەڵکێکی زۆر زۆر وشیار ململانەی سیاسی بوو بڵێ ئەم وێنەیە چیە؟ ئەم وێنەیە کە لەیە خێزانوشتی خۆن نییە نەخێر ئەمە باش بۆ ڕوونکەرەوە بۆ ئەوەی کەوا نیگاخانیش بزانێت کە ئەم وێنەیە چیە
ئەمیێنێ ئەزانێ بۆیە ئەگین بۆیە ئاوا بە ئازایی باسەکەین بڵێ. دکتۆرەیەکی کورد بوو لەو کاتە ئەمە حەفلەیەکیان بۆ کردین بۆ ئەوەی کەوا ئیقامەمان تاوا کردو لە حەلە دانیشتێکیان بۆ کردنی ئەوە نوێنەیەکی ئەو دانیشتنەیە. یەکەم جار کە بووی بە دکتۆر چەنە بوو چەند وەرگرت؟ 41 دینار بوو. بەڵێ بەڵام موچێ ئەو زەمانە باش بوو بەڵام بۆ ئەو وەختە باش بوو ینی زگورتیەک پێژە. باوکی ما بوو کاتی ئەو کاتە باوکم ما بوو دایکیشم هەرما بوو بەڵێ. پێویستیان بەوە هەبوو کە لەو 41 دینارە تۆ یارمەتیان لە ڕاستیە من پێویستیم بەوان هەبوو لەسەر و چلوەکەەوە بیرمیە هەموو ئەرکی ژنێنانەکەم تەبی باوکم کردووە ئەسی خۆی چونکە بەڕاستی بە 41 دینار بیرمیە هەتا موسیلەکەی دەستیشم باوکم بۆی کڕی بوو. درود بە گیانی پاشی کەی وەفاتی کرد قوربان پێش تقریبا لە 82 بوو. 82 بەڵێ. ئەمە شوێنەیەکی تری جوانە. بەڵێ ئەمە هەر لەو حەفلەیە بوو من وتارێکمە خوێندەوە هەمووی نوکتە ئامێز بوو لەسەر خەسەخانە و لەسەر دکتۆرەکان بە زمانی عەرەبی لەبەرەوە زۆریان پێخۆش بوو دکتۆرەکان و نەقدمەکردن کەوا چۆن قسەیان لەگەڵا کردین و چۆن ئەجوڵانەوە لەگەڵمانە. بەڵێکاتە ئەمەش هەر ئەو ڕۆژگارەیە ئەمەش هەر ئەو کۆبوونەوەیە بەڵام گرتەیەکی تری ئەو کۆبوونەیە بەڵێ. ئەم وێنەیە کێیە؟ قوربان ئەمە هینی ساڵی 60ەکانە. هێشتا نەبووی بە دکتۆر؟ نەخێر هێشتا تەلەبەی تەلەبە بووم. ئەو کاتە 5 ساڵ بوو کۆلێژەکە یا 6 ساڵ بوو قوربان. 6 ساڵ بوو بەڵام من بەهۆی گرتنەوە 7 ساڵم پێچوو تەبیعی. لەبەرەوەی گیرایت بەڕاستەفەن. ئەمە ژوێنەیەکی ترە هەر پێدەچێ هەر باشووری عێراق بێ؟ من نەخێر ئەمە بەغایە خەسەخانەی جمهوریە. ئەوە ناوەڕاستەکەیان منم ئەمیتریان دکتۆر دلێرە ئەمە خەڵکی سلێمانیە قزمی دکتۆر جەمال ساڵحە بەڵێ ئێستا لە لەندەنەژی ئەوەش دکتۆر برادێکی پشدەریمە ئێستا لە لەندەنەژی ئەویش لەگەڵ خۆمانە دکتۆر بوو جا ماوەیەک پێشمەرگە بوو لە شۆڕشی ئەیلولا کوڕێکی زۆر ڕێک و پێکە ئێستا لە بەریتانیاژی. کاک دکتۆر بەپێ ئەو زانیاریانی کە جەنابە هەتا لە سەر ئەم وێنەیە تۆزە تێگەیاوتم بالاوێن مێژووی کاری دکتۆری لە سلێمانیە چێ یەکەم دکتۆری تەواوەتی بۆ لە سلێمانی لە ڕاستیە لە سلێمانیا پیشەی دکتۆری زۆر کۆن بووە و پێش دکتۆر جەمال و دکتۆر کەمال و دکتۆر جەمالی غەفور نەخێر دکتۆر جەمال ڕەشید جەمال ڕەشید لە سلێمانیا و پێش ئەوان بەڕاستی دکتۆر زۆر بووە لە سلێمانیا بەڵام ژمارەیان کەم بووە. نوری فەتوحی لێرە دکتۆر بووە یەکێک بووە لە دکتۆرە هەرە کۆنەکانی سلێمانی. ئەوە موسڵاوی بووە؟ نەخێر کورد بووە بڵێ کورد بۆ دوایی لە بەغاژیە. پێش ئەوە لە دکتۆر کە کۆلێژی پزیشکی ئەخوێن لە ئەستەموڵیان خوێن؟ پێش ئەوە تەبی لە 20ەکانە لە 1970دا کولەی پزیشکی کراوەتەوە لە عێراق بۆ یەکەم جار. پێش ئەوە وەکو دیار بووە خوێندن هەر لە ئەستەموڵ بووە. لە ئەستەموڵ بۆ حساب عێراق بەشێک بووە ینی ویلایەتەکانی عێراق ئەوانە عێراق نەبووە بەشێک بووە لە دەوڵەتی عوسمانی. ڕاست. ئەم وێنەیە چی ئەم پیاوەجل کوردی لەلات ئەوە خاڵۆزامە ئەمری خوای کردووە ئەوە هاتبوو بۆ حلە هاتبوو بۆ حلە بەڵێ بەجلی کوردیەوە لە کەیە جەنابە ژنێنە هاتی تۆ بۆ سلێمانی؟ لە نەخێر من هەر لە بەغا بووم ئەو کاتێککە ژنم هێنا لە 68 بوو بڵێ لە 67 مارەی و لە 68 ژنمێنە بڵێن. ئەم کاراکتەرێکی بەڵێ ئەمە خێزانەکەمە نیگاخان بەڵێ کچی کاکامیلی کاکەمینە بەڵێ. جارە پێشەوەی بێنە سەر ئەم کاراکتەرە ئەمەوێ ناوبڕێکی کەوەر بگرن بۆ ئەنجا بە درێژی باسی ئەم پەیوەندیاکەین کە ژیانی لە عزوبێتەوە بۆ ڕێوی بەڵێ. خۆشەویستانم ناوبڕێکی تر و دێنەوە خزمەتتان.
پێش ناوبڕەکە باسی ئەوەمان کرد کە هەتا ئەویا ئیتر کوڕ بوویت و بووی بە دکتۆر و کەسێکی سەرکەوتووە دوایی نیگاخانە چۆن ناسی؟ لە ڕاستیە پوری نیگا ژنی کا حکمەتی برام بوو. بەڵێ پوری و پوری ئەوی ژوار ڕێکەوت لە هەڵەبجە تەعین بوو بە مامۆستا لە ڕێ ئەوە کا حکمەتی برام ئەویشی ناسی منیش لە ڕێگەی پوری ئەوهۆ بڵین هیچ پێشینەیەکی خۆشەویستی ئەوانە نەبوو یەکسەر بوو بە نەخێوانە بوو خۆشەویستی هەبوو کاکە گیان خۆمە هەچیە خۆشەویستیشی کردی بێ لە نەمکردو منەڵم نەکردو توڵی کردم وڵای کردو باشە چیرۆکی ئەمەمان بۆ بگەڕەکەات وڵا لە ڕاستیە ئەوە ئەو کا هات بۆ هەڵەبجە من لە ڕێ ئەوە پوری بەڵێ لە ڕێ پوریەوە تەبێ لێ هاتن سەردانی ماڵی ئێمەشیانە کرد ئیتر ئەو سەردانە بوو بەهۆی ئەوەی کەوا پەیوەندی خۆشەویستی دروست بێت کە پەیوەندیەکە دروست بوو سەردانەکان زۆر بوون یان هەر وەک خۆیمان زۆر تەبیعیە زۆرترە بوو زۆرترە بوو ڕاستەوەی طبعا نیگاخان لێرە ڕێزمانە هەیە بۆی من بە خزمەتی گەیشتم لە ماڵی خۆتان کچی کاکامیلە کاکامیلی کاکەمیل باسیکی ئەم خەزورەتمان بۆ بکە کاکامیل مۆزەفی وەزارەتی داخلێ بوو بەشێک هەبوو لە وەزارەتی داخلێ پیانەوت بەشی حدود ئەو لەوێ مۆزەفێکی مەسئولی ئەوێ بوو ئەو بەشی حدودە بوو و زۆر دۆستی کوردەکانی بەغای ئەو زەمانە بوو و کە لە ساڵی 1939 کە بەشی کوردی کرایەوە لە ئێزگەی عەرەبی بەغا کاکامیل کرا بە بەڕێوەبەری ئەو بەشە و لە هەمان کاتا بوو بە بێژەریش لە هەمان ئێزگە بەڵێەوە بوو بەهۆی بەڕاستی بەهۆی پەیوەنیە کۆمەڵایەتیە بەرفراوانەکەیەوە لەگەڵ کوردەکانی بەغا بە تایبەتی مامۆستا ئەبراهیم ئەحمەدخوا لێخۆش بێ و مامۆستا عەلادین سوجادی و کوردەکانی تۆفیق و هەبیبە کە ئەو کاتە لە ژیانە بوون و کۆمەڵێک کوردی تری کە لە بەغاژیان بە تایبەتی خوێندکارانی زانکۆی بەغای ئەو زەمانە وەکو دکتۆر عیزەدین و جەمال بابان و کەسانی کەمال فواد و ئەمانە لەبەرەوە هەموویانی خست بۆ گەڕ بۆ ئەوەی کەوا بێن لە بەشی کوردیا وتاریان هەبێ بەرنامەیان هەبێ هەر کەسە بە پێی توانای خۆی و هەتا پەیوەنیە کرد بە محافزەکانی شارەکانەوە بۆ ئەوەی هەر کەسێک توانایەکی نووسین و شعر خوێندن و گۆرانی و توانایەکی هونەری هەبێ بێ بۆ بەغا ئەمەش هەر دوێنێتیری ئەوە بەڵام دوکتۆر فواد من ئەمێ لەسەر ئەم پیاوە قسێ بکەم من ناتوانم لەم بەرنامەیە لەسەر کاکامیلی کاکەمیل قسە بکەم چونکە ئەو میێژۆکەی ئەوەندە گەورەیە لەم بەرنامی منە بەڕاستی جێگە نابێتەوە هەر حەزم کرد بینەران بزانن کە ئەوە باوکی نیگاخانە هینا من بەڕاستی ئەو توانایم نییە ئیتر ئەمە وێنەی با بڵێن زەماوەندە پیر و خەڕۆ بن ئیشاءڵڵا زیاتر و زیاتر ئەمەش هەر وێنەیەکی تری ئەو سەردەمەیە کە وێنەیەکی جوانی زۆر شارستانیانە گیراوە ئەی ئەم دەرفی مەموزینی شیە لێرە ئەوە خوشکی نیگایە ماوەش کرد چاکەواتە لێمان زویر نەبێت مەبەسمان لەوە نییە کە ئەڵم بۆچی هاتوۆتە ئەو بینەوە بەڵێ ئەم هێنێ ژوێنەیەکی جوانە بڵێ ئەوە دوو برایی نیگایە لەگەڵیان براکانێتی ئەمە با بڵێن خێزانی تۆیە بەڵێ هێناوتە بەڵێ ئەم برایانی ئێستا لە شوێن ئەویان نەوزادە ئەوەشیان نزارە هەردوو نەوزاد لە هەولێرە ئیشی هینەکە مۆزەفی بانقە مەسئولی بانقەکە لە هەولێر و نزاریش لە ئەڵمانیاژی نیگاخان تاقانە بوو یان ئەرە دوو خوشکە بوون نەخێر سێ خوشکن سێ خوشکن بڵێ ئەمە ژوێنەیەکی ترە ئەمەش هەر کاتی ژنێنانە لە ماڵی باوکی نیگایەمە ئەوە کاک حکمەتی برامە بەم دەسێەوە ئەوە خێزانێتی ئەمە خێزانەکەی ئەوەش خێزانی کاک جەلالی پورزامە ئەوەش خزمێکی ترمە ژنی خاڵۆزایەک ئەمەش نیگاخانە ئەمەش ئەم ماڵە کوێیە ئەو ماڵی کاکامیلە لە بەغا ئەو زەمان ئەو کاتە لە بەغایان کەواتە تۆ شووی لە بەغا داوات هیوای زیاتر و زیاتر بۆ جەنابت و بۆ
بەڕاستی وێنەیەکی لە لەندەن بووە بەڵێ ئەوان لەندەنە بەڵێ ئەم وێنێش هەر وێنەی نزیکە ئێستاە ئێستا ئەنجام پێم خۆشە هەندێک وێنەی تر هەن ئەمەش هەر وێنەیەکی لەندەنەوەی وڵات پێشەوەی بینە سەر کاوە هەندێک وێنەی زۆر ناوازە لە ناو ئەلبومەکەی جەناب تا هەیە بە نمونە ئەم وێنەیە بەڵێ ئەمە زیارەتی مادام میتران و کوشنەرە بۆ سلێمانی من میوانداریم کردن لە ماڵی خۆمانە جا لەو ئەوە بەشێکە لەو دانیشتنە بەڵێ اینجا وێنەیەکی تریش هەیە مەدام مێتام میتران بەڵێ ئەمەش ئەوە شەر ئەو زیارەتەیە لەگەڵ کۆشنەر ئەو کوشنەرە ئەو عانە لەگەڵ وەزیری تەندروستی بوو لە زمانی میترانە ئەو کاتە وەزیر بوو بەڵام هەر دۆستێکی دێری نەویش بەڵێ دۆستێکی کەسێکی سۆزە کاک دکتۆر ئەم پیاوە چییە؟ بەڵێ ئەمە کاک حلمی عەلی شەریفە کە ئەندامی کۆمیتەی مرکزی پارتی دیموکراتی کوردستان بوو و پیاوێکی ڕۆشنبیر و نووسەرێکی گەورە و ڕۆژنامەنووس و پێشمەرگەیەکی دێرین و دڵسۆزێکی کوردایەتی گەورە بوو درود بۆ جانی باشی یەکێکە لە ناوە دیارەکان لە بزوتنەوەی ڕزگاری خوازی میلەتەکەی ئێمەیە ئەم سەردانە چییە کاک دکتۆر؟ قوربان ئەمە سەردانی خەسەخانەی هیوایە کاتێک ئەندامی پەرلەمانی کوردستان بووم لەگەڵ کۆمەڵێک لە ئەندامانی پەرلەمانە سەردانی خەسەخانەی هیوامان کرد چونکە بۆ لێکۆڵینەوە لە بارەی ئیشوکاری خەسەخانەکەەوە ئەمە مۆزەخانەیەکە لە ئەریزۆنا لە ئەمریکا بەشێکە لە مۆزەخانەکە ئەمە پێوترێ ئەم مۆزەخانەیە پێوترێ بایۆسفیرتوو ینی جیهانی ژمارە 2 لە ڕاستیە تاقیکردنەوەیەکی زانستیانەی گەورە بوو ئەم مۆزیخانەیە بۆ ئەوی پیشانی بن ئەگەر بێت و ڕۆژ لە گردوونە نەمێنێ چۆن ژیان لەم سەرزەویە ئەگوزەرێ لەبەرەوە بەڵێ بەبێ ڕۆژ لەبەرەوە ئەمە حەوزێکی زۆر گەورەیە بە شوشەبەند کراوە و ماسی تیابوو و دارستانێکی گەورەیان دروست کردبوو بەبێ ئەوەی خۆر لێ بە حیواناتیان کۆ کردبوویەوە چەندها جۆری ئاژەڵ باڵندەیان کۆ کردبوویەوە و چەند کەسێکیش لەوێ ئەژیان بەبێ ئەوەی لە دەرەوە هیچ شتێکیان بۆ بێت 2-3 ساڵ داوامی کرد بەڕاستی ئەو کەسانەی لەوێ ئاژیان بەڵام دوایی تااقەتیان چوو ژیانیان نەتوانانی بەسەر بەرن بەڵام تاقیکردنەوەیەکی زانستیانەی گەورەیە ئەم پرۆژەیە ئەمە وێنەیە کە جەنابتی لەگەڵ نووسراوە کاوە ئەمە کاکاوەیە بەڵێ کاکاو کوێی تەواو کرد کولیە پزیشکی بەغای تەواو کرد و ئێستا پسپۆری ڕاستکردنەوەی دانە لە سلێمانی ینی لە با بڵێن دکتۆری دانا بەڵێ لێرەوە ڕێز و خۆشەویستیمان بۆی هەیە ئەمەش وێنەیەکی ترە ئەوە ڤیانی ئەڤینی کچمە کچە بچووکەکەمە لەگەڵ یەکێک لە مناڵەکانی ئەمەش وێنەیەکی تری خێزانیە بەڵێ ئەگەر ئەمانەمان بۆ باسکی بەڵێ ئەمەیان جەنابتی بەڵێ ئەمە نیگاخانە بەڵێ ئەمە شادانی کچمە نەجاتی مێردێتی ئەمە کاکە نەجاتی مێردێتی هیوای سەرکەوتنی بۆقازی ئەوە ئەڤینی کچمە ئەوە بایزی مێردێتی ئەوە میرانی برایی بایزە ئێمە کاتمان زۆر کەم بەدەسەوە ماوە بەداخەوە بەڵام پێم وا بێ باسیەوەکەن کە دقەیەکمان مابێ ئەم وێنەیە چییە ئەم وێنەیەنیشی ئەمە زیارەتێکی پزیشکی بوو بۆ تۆکیۆ کاتێ من ئەندام پەرلەمان بووم و ئەمە خەسەخانەی نێودەوڵەتی تۆکیۆیە ئەمە چییە پوت سادام ئەمە کۆبوونەوەیەکە لە نیویۆرک ساڵی 2000 من بانکرام بۆ کۆبوونەوەیە بەر هەڵەتکارانی عێراق ئامادەیان کردو ئەوە کۆمەڵێکن لەوانەی کەوا بەرهەڵسکاری ڕژیمی بەغابن لەو زمانە لە ناوەڕاستیانە ئەوە دکتۆر صاحب الحەکیمە برادری خۆمە و خەڵکی نەجەفە و دکتۆری دانایسە لە لەندەنەژی و
لێپرسراوی ڕێکخراوێکی مافی مرۆڤە ئەمە لە سێنتەری ڕۆژنامەگەری وەزارەتی دەرەوەی ئەمریکای گیراوە. ئەم کاراکتەرێکیە قوربانەوە ڤیانی کچمەی سە لە ئەمریکایە لە ئەمریکا. ئەمە ژوێنێکی تری دکتۆریە. بەڵێ ئەمە خەسەخانەی سلێمانیە سەگەڵ کۆمەڵێک لە دکتۆرەکانیان. کاک دکتۆر ئەمەوێ ئەگەر ڕێگان بن برادەرەکانم وێنەیەک لە وێنانە کە هێشتا یەک دوو وێنە ماوە پیشانە بین، بەڵام ئەم وێنەیە چیە؟ ئەمەش وێنەی دەرچوونی یەکێک لە ئەوانەیە کەم بڕوانامەی ماستەریان پێبەخشرا و من سەرپەرشتیاری دکتۆر بووم لەو دکتۆری دانا کە لەم ڕسمە دەرەکە. ئێمە ئەمانەوێ ئەوە بە جەنابە بڵین کە ئەلبومەکەت ئەوەندە دەوڵەمەند بوو بە بەرنمەیە کۆتایی نایە، بەڵام کات ئەمان بڕێ خۆتەزانی هەمیشە کات غەدرمان لەکە. ئەم وێنەیە بەدڵتە بیکەین بە دواوێنە بۆ بەرنمەکە؟ بەڵێ باسیشی ئەم وێنەیەمان بۆ بکە. ئەمە لە ڕاستی وێنەیە کە لە دەرەوە گیراوە کە کاتێ لە لەندەن بووین لەگەڵ نیگاخان. بڵێ ئەمە دواوێنەی بەرنمەکە نییە، ئەمە دواوێنی تۆیە لە بەرنمەکە، چونکە دواوێنە ئێمە ئەمەمانداناوە. بەڵێ ئەمە کوڕی ئەڤینی کچمە کەواتەنەوەی جەنابتە. بڵێ چەند نەوەت هەن قوربان دە خوانیان بڕ خۆزبی لەگەڵ ینی باپیری دەنەوەی. ئێمە کاتمان تەواو بوو، زۆر زۆر سوپاس دەکەین بۆ ئەم بەرنمەیە کە زەحمەتی کێشا هاتیتە بەرنمەکەەوە. بە هیوام ئەم خاوەنی ئەم وێنەیە گرنگی بە وێنانە باکە لە بنەماڵەکەتانە ئامێنێ و ئەم بەرنمەیە بە هەند وەربگرێ بۆ داهاتوو. ئێمەش پێشەوەی جەنابە بەرنمەکە بەجێبێڵی لەگەڵ بەڕێستا منی ژوێنەیەگەگرم بە هیوام ئەو وێنێش بێ بە وێنەکانی دوێنێ. دەستخۆش خۆشەویستانم تا بەرنمەیەکی تر خۆتان لەگەڵ.